تا ڤیدیۆیەکم بینی کە کوالاکان دەسووتێن و خەڵک هەوڵ دەدەن بیان کوژێنەوە. هەر کە بینیم بڕیارمدا نەگەڕێمەوە بۆ کالیفۆرنیا و بێمە ئوسترالیا، چونکە دەزانم فرۆکەوانەکەم دەتوانێت ژیانی ژمارەیەکی زۆری کوالا ڕزگار بکات. کاتێک بەسەر ناوچەکەدا دەفڕم و زەویەکە فێنکترە و گەرمی ئاژەڵەکان بەرز دەبنەوە و لە ڕێی تیشکە سوورەکەەوە دەتوانێت شەوەی کوالاکە ببینی. Drones are sort of a next level way of quickly finding koalas across hectares. فرۆکەکان لە قۆناغی دواتردا بە خێرایی کوالاکان لە ناوچەی چەندین هێکتار و دەوەندا دەدۆزنەوە. هەر بۆیە دەتوانین لە شەو ڕۆژێکدا کوالاکان دابگەڕێن و بیاندۆزینەوە. Accurately, we'll be able to find more and more koalas in the bush. ئەوانی تر حەزەکەن سێری دارەکان بکەن بۆ گەڕان بە دوایاندا، بەڵام من لە خوارەوە بۆیان نەگەڕێم و ئەیان دۆزمەوە. You can tell that they're old because they're under. If they were fresh, they'd be on top. The actual tree of them. بەڵێ تۆ نیشانەیەکی ڕووشاویشت لەسەر دارەکە بینی. It's reality that in 30 ئەوە ڕاستیە کە لەوانەیە تا 30 ساڵی داهاتوو کوالامان نمێنێت و نەوەکانی داهاتوو بێبەش بن لە بوونی ئەو گیاندارە، بۆیە پێویستە کردارمان هەبێت و بیان پارێزین. Let's get into action and save these